سفر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە سفر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە لەگەڵ حەزی دڵتە مەڕۆ بۆ غەریبی هەنگاومانێ خەممەکارە بێشکەی ڕوحم بازارت ڕام نەژانێ لەگەڵ حەزی دڵتە مەڕۆ بۆ غەریبی هەنگاومانێ خەممەکارە بێشکەی ڕوحم بازارت ڕام نەژانێ سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە خۆری چاوەکانتم لێ مەکارە شەوگاری تار بۆ یەک بزەی ساردی سەر لێ و سەوای عشقم مادەلادار مەڕۆ خۆری چاوەکانتم لێ مەکارە شەوگاری تار بۆ یەک بزەی ساردی سەر لێ و سەوای عشقم مادەلادار سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە شەوێ مەی خەراژێر چەتیری شەوێ دە پێم بڵێ بۆ کوێ دەڕۆی وا خەم خۆرێ وەکی من لەوێ من خۆری ڕوتم خۆشەوێ مەی خەراژێر چەتیری شەوێ دە پێم بڵێ بۆ کوێ دەڕۆی وا خەم خۆرێ وەکی من لەوێ سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە سەفەر مەکە و لێرە مەڕۆ بە تەنیایی من مەسپێرە نەکتۆ غوربەت بدێگرێنێ و منیش خەمی دووری لێرە